گوڵخانە جیاوازەکەی سنە هەرچی سروشت بیخوڵقێنێ و مرۆڤ گەشەی پێ بدات لێرە هەیە. گەورەترینیشە لە بەشی ڕۆژاوای ئێراندا. بوچگلێکتان شێرانایەتی هاینە ناو کارێت تەبیعەتە ناو کارێک گڵۆگیا مەشغول بەکارین لە حدود 5 ساڵە ئەم گوڵخانەمانە لێدا لە قەبلی چەو گوڵخانەمان بوو وەلێ بوچک بوو لە دانەی گوڵۆ ئێمە شرۆمان کرد شکر بۆ خوا گەینەسە ئێرە کارەکەمان خەریکین ئەنجامین و موفق بووین دایسە شکر لە دانە گوڵەکەەوە ئێمە شرۆمان کرد حەزمان بەم کارە کرد دوای مدەتێکەوە ئێمە بێکار بووین لە بێکاریەکەەوەی ترەوەسە نیامێژێ بێکاربێ حتممەشی کە شغڵی پیاکات کارێ پیاکە خۆی توانێ ئەدامێ بە ئێمە دانەی گوڵمان بوو بە ناو ئالەوێرە لە ماڵا بوو ئالەوێراکە بەچکەی فرێ بوو هاتین بەچەکانی مانگرد دانە دانەجیامان کردە و شرۆمان کرد کە تەکسیرمان لێ کرد ئەوە بووە سەرچاوکەی ئەوە کە ئێمە بتانی شغڵەکەمان ئەدامە بین شغڵەکەمان ئەدامە بوودا و وردە وردە دەستمان پێ کرد جا بەر لە گشتی ئەچێ ناوخوا بە حەق بۆی دڵ و پاک بێ ئەم گوڵەلیچە وەک بنیامێ قساکەن نەتەک بنیامە ئەم گوڵەلیچە موجودێکن گیانیان هەست ئەم گیاندارە لیچە وەختی تۆ لە تکیانە قسەت کرد و ئەمانە ئەویش مطمئن بە بۆ تۆ وەفای هەست بۆ تۆ بەقای هەست بۆ تۆ خەت زندگیەکە دەگەڕنی لە تاقە گوڵێکەوە دەستی پێکرد شەو ڕۆژی لەناو گوڵ و سەوزاییدا دەگوزەرێنێ. ئێمەش لە ناو گوڵخانەکە ئەوەکەوە گوڵوگیای زیینەتی بێت و بۆ ئارامش و بۆ ڕۆحیەی مردم بەکار بخوات ئێمە لێرە تەولید یەکەین ئەنواعدار سەمەرمان هەستدار سەمەر وەکو میوەکان وەکو خۆخ و شڵانە و هەبەی و هەمر و ئەمانە ئەوە کە دار میوەی بێ هەر بازم پەروەرشماندا لە لەحازێک یارێ دارویچەوە هەر سری خەریکین پەروەرش ئاین ئەوانی جواویاندا سەوە و شکر بۆ خوا باشن وەکو نعنا وەکو بێهلیمۆ وەکو ئاویشن ئەمانمانە هەست خەریکین ئەوانیش پەروەرشاین لە پاڵیچیا تەکسیر فرەمان هەست ئێمە جاران ئەروین گوڵمانەسەند تەکسیرمانە کرد گوڵمانەسەند جا ئەمان فرۆشت ئیسا 90% گوڵەکانمان خۆمان تەکسیریەکەین خۆمان بە عەمەڵی تێرین ئەم گوڵخانە ئێمە حەساسترین گوڵخانەست لە ئێرانە تەبیعیترین گوڵخانەست لە ئێرانە با تەنەوع گوڵترین گوڵخانەست لە ئێرانە ژن لە لەحازی تەنەوع ئەو واقعاً جیاوازە لە لەحاز ئەوەی کە من تەواو کودەکان کودی شیمیایی و کیمیایی ئیسفادە ناکەم ئەمە بۆ خۆی جیاوازی تایبەتی هەست و بۆ منی جێ شانازیە کە گوڵێکم ئەچێتە ماڵ مردم ماڵ مشتریەکان خۆیان ئەمە بە گفتەی خۆیان هاتێنە سەوتیانە گوڵەکەتان وشک ناوێ لای ئێمە لە جێگە لێترا گوڵ ئەسینین گوڵەکان وشکەون هینەکان ئێوە هەر پەرە پەیاکەن هەرگی گەشاکەن ئەمە خۆی بۆ من جێ شانازیە جێ ئفتخارە شغڵەکەیمان شتێکە واقعاً لە لەحاز سەختی کارە و نەبێژم وەزن سەنگین لە لەحاز ئەحساب و مێشوەمانە و واقعاً ئەعسابوت بنە واقعاً شغڵەکە شغڵێکی سەخت وەلێ جیاوازی تایبەتی ئەوەسا من ئەو هەمکە سەختی و عەزیەتە ئەکێشم لە پای ئەم گوڵا وەلێ سوعاتێم چ گەڵایەکی دەرکریا یا گوڵێکی دەرهاوریە یا گەشەی کریا ئەوە بۆ من تەواو شەکەتیەکانم دەرەکات و ئیتر شەکەتی لە قەلبمان نایڵێ ئەمە جیاوازیی تایبەتی هەست چۆن بنیام ئەوی جوا و بنیام ئاتەوە جوا و ساحەیەوەکەی ئاتەوە بە ڕۆشتکردن و ئەمانیە شەکەتیمان بۆ نایڵێ خۆشیەکەی ئەوەست لێرە
گوڵ لەسەر گوڵ بۆتە گوڵگوڵی بۆن و دیمەنی ئەم سروشتە ئارامی بە هەزریش دەبەخشێت